بۆ خۆی ئەم مەسەلەیە لێوە دەست پێەکە کە پرۆژەیەکی گەورەی حکوومەتتی هەرێمی کوردستانە بۆ بە ئەلەکترۆنیکردنی ئیدارە و بە ئەلەکترانی بە ئەلەکترۆنیکردنی حکوومەتتی هەرێمی کوردستان ئەوەی کە پێوتێ حکوومەتتی ئەلەکترۆنی و ئەمە بەشێکە لە پرۆژەیەکی گەورەتر و فراوانتر کە بە پرۆژەی وەکو پرۆژەی خزمەت وەکو بە ئەلەکترۆنیکردنی کاری بەڕێوەبەرایەتی هاتوچۆ و پاسپۆرت و هەندێک شوێنی دیاریکراوی دیکە کە ئەوانە بە سەرکەوتوی تەواو بوون و ئێمە وەکو وەزارەتی داد یەکەم تەجروبەمان لەگەڵ بە ئەلەکترۆنیکردنە لە تاپۆ دەستی پێکرد لە تاپۆ ئێمە هەموو وەسیقەکانمان سکان کردووە لە ناو سێرڤەرێکی گەورەیە کۆکراوەتەوە و لە داهاتووە هەنگاوی دیکەی بەدوایەت بۆ بە ئەلەکترۆنیکردن. مەسەلەی بە ئەلەکترۆنیکردنی کاری دادنووسەکان و عریزە نووسەکان لێەوە هاتووە کە ئەوانە پەیوەندیشی ڕاستەوخۆی بە ژیان و بە سامان و بە سەر و ماڵی خەڵکەوە هەیە دروستکردنی بریکارنامە و بەڵێننامە و هەموو بەڵگەنامەکانی دیکە و ئەمە هەوڵێکە بۆ ئەوەی کە یەکەم ژیانی خەڵکو و سەر و سامانیان زامن کراو بێ کاتێکە ئەو لە ڕێگەی ئەو سیستەمە تازەیەوە هەموو ئەو بەڵگەنامانە دوورەخرێتەوە لە تەزویرکردن و دوورەخێتەوە لەوەی کە بەدەست بنووسرێ. دووەم بۆ ئەوەیە کە ئیشی هاوڵاتی لە ڕۆتینات دوورکەوێتەوە و ئیشی هاوڵاتی چی دیکە دوانەکەوێت و بە زووترین کات ئیشەکەی بۆ ڕای بکرێ و جێبەجێ بکرێ واتە ئەمە گێڕانەوەی ڕێزگرتنێکە بۆ هاوڵاتی ئەویش لە ڕێگەی چیەوە لە ڕێگەی ئەوەی کە هاوڵاتی تر ناچار نابێت لە دەرەوە لەبەر پەنجەرە لەبەر دەرگا لەبەر بارانە بۆستێت لە هۆڵێکی گەورەی کە فێنکەرەوەی تایە و گەرمکەرەوەی تایە لەوێیت دانیشێ بە شێوەیەکی مۆدێرن و ڕقەمی خۆی وەرەگرێت کە سەرەی هاو ئەچێتە بەدەم کۆمپیوتەرێک و ئەپلیکیشنێکی بۆ پڕکرێتەوە و داخوازەکەی وەکو جاران کە بەدەستە نووسرا ئێستا بە کۆمپیوتەرە نووسرێ و پارێزراوە بێ و دوای ماوەیەکی کەم ئەنجامەکەی وەرەگرێتەوە و نوسخەی خۆی وەرەگرێتەوە ئەڕات. ئەمە هەوڵێکە بۆ ئەوەی کە تازەترین سیستەم هی تەکنەلۆجیا کە لە بواری ئیدارەیە لە وڵاتانی کە سەرکەوتوو بووە لێرەش بخرێتە گەڕ و هەوڵیش بین بۆی کە سەرکەوتوو بێت لە هەموو ڕوەکانەوە واتە چەند باشیشی هەیە یەکێک لەوانە ئیشی هاوڵاتی سەریعەکە و ئیشی هاوڵاتی ڕێزێکی زیاتری لێگیرێ و ئیشەکەی بە جوانترین شێوە لە باشترین و پاکترین شوێنە بۆ ڕای ئەکرێ ئەمە بریتیە لەو خاڵە باشانەی کە سیستمەکە هەیەی و سیستمەکە ئامانج لێی بە مۆدێرنکردنی ئیداراتی هەرێمی کوردستانە و تەواوکردنی قۆناغەکانی حکوومەتتی ئەلەکترۆنیە